بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. دیارە ئێمە لە 27 ڕەجەبە، لە مانگی مبارەکی ڕەجەب و دوای ئەوە شەعبان و دوای ئەوە ڕەمەزان کۆمەڵێ یادەوەری و باسی زۆر گرنگمان هەیە و زۆر گرنگ لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکێک لەوانە بریتێ لە ئیسرا و میعراج. خۆی گەورە فەرمێ: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. خۆی گەورە ئیسرا و میعراجی کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، گەشتی کرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ بەیت المەقدس یاخود بۆ قودس و لەوێشەوە بۆ ئاسمانەکان و گەشتێکی زۆر زۆر گەورە و فراوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادە ئەکرێ. ئەسرا بعەبدیه، خوا خۆی ئیسرای کرد بە پێغەمبەر بە تواناکانی خۆی نەیکرد، بە قودرەتی خوا. لێرە باسی دەسەڵات و گەورەیی و قودرەت و هێز و علیمی و خەبیری خوای گەورەیە، باسی ئەسما و صفاتە، گەورەترین میهرەجان و ناساندنی ناو صفاتەکانی خوای گەورە لەم ئیسرا و میعراجە ئەبینیت. وەختێک زەمان و مەکانە گۆڕێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یاساکانی گردوون هەندێک جار ئیستیسنای تیا بووە و ئیستیسنایشی تایە، گۆڕانکاری بەسەرایە. ئەو یاسانی کە ئێمە لە فیزیا و لە گردوونە پیر ڕاهاتوین، خوای گەورە بە قودرەت و دەسەڵاتی خۆی ئەم یاسانە ئەگۆڕێت و لە زەمان و مەکانی جیاوازە گۆڕانکاری بەسەرهێنێت. جا لەبەرەوە تەواوی زانایانی ئومەتی ئیسلامی ئیتیفاقیان هەیە لەسەرەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕۆح و بەلاشە ئیسرا و میعراجی کردووە، چونکە ئەگەر تەنها بە ڕۆح بوایە گرنگیەکی ئەو تۆی نەبووە، کافرەکان ئەوەنە معارەزەیان نەئەکرد، ئەوەنە ئیستیغرابیان توش نەئەبوو. ئاەتەکەش باسی ئیستیغراب و سەرسوڕمانەکە. سبحان الذي، یعنی سەرسوڕمانی تایە، چۆن لاشەیەکی فیزیکی، یعنی جەستەیە کە ئەگەر اختیراقی گردون بکات بەناو هەوایە، بەناو گردوونە بڕوە بەو سرعەت و بەو هێزەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی براوە، بە کون فەیەکون گەیشتۆتە ئاسمانەکان و وەکو مەولەویە فەرمێ کە گەڕایەوە ئەڵقەی دەرگاکەی ئەلەرایەوە. یعنی ئەوەنە کەمی پێچووە. ئەمە بە جەستە و بە لاشە و بە ڕۆح بەڕاستی قودرەت و دەسەڵاتێکی زۆر گەوری خوای گەورە دەرەخا. بۆیە خوای گەورە سوبحانە سەرسوڕمان پیشانەیات تا عەبدەکان فێریەوە بن کە دەسەڵات و خوای گەورە ببینن و لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانی خۆمانە بیبینین، هەستی پێ بکەین. لەبەرەوە ئیتیفاقی جمهوری عولەما و زانایانی ئومەتی ئیسلامی لەسەرەوەی بەلاشە و بە ڕۆح بووە، چونکە ئەگەر تەنها بە ڕۆح بووایە، ئازانم من لە ئەڵقەیەک لە ئەڵقەکانی ئەم بەرنامەی شیرینچایە لە باسەکانی نزیکبوونەوە لە مردن کە ئینشەڵڵا دوای ئەمەڵقاناچینەوە سەری باسییانەکەین. یەکێک لەو کەسانی کە مقابلەمان کرد برای بەڕێز و خۆشەویست حاجی هیوای حاجی جەمالی قەراخی یاخود تەکیەیی بوو کە قسەیەکی زۆر جوانی کرد. ئەو ئەزموونی نزیکبوونەوە لە مردنی بینی بوو. وتی کاتێک کە من ئەو ئەزمونەم بینی برینار بووم، خوێنم زۆر لێ ڕۆژ تووشی شۆک و بورانەوە بووم، لەو کاتەیە گەشتی ئاسمانەکانە کرد. لە ئاسمانەکانە هەستم کرد کە لەگەڵ کەس و کارمانی کە وفاتیان کردبوو، ئەو زانا و خۆناسانی کە وفاتیان کردبوو، بە ئاسمانەکانە لەم سەر و بە ئەو سەر بە درێژایەکی زۆر ئەڕۆشتین و لا ئیلاهە ئیلا اللهمان نەکرد. ئەڵێ من بۆ خۆم ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە تەوبە بکەم و بگەڕێمەوە بۆ لای خوای گەورە. و هەروەها ئەم قسە زۆر گرنگ بوو ئەو کردی حاج جەمال. وتی حاجی هیوا وتی ئەگەر گەشتی ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە لاشە و بە ڕۆح بووە، چونکە بەڕاستی زۆر ئاساییە بەلامەوە گەشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسرا و میعراجی کردو، چونکە من وەکو عەبدێک، وەکو بەندەیەکی ئاسایی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو گەشتم بینی بە ڕۆح، یعنی بە ڕۆح بینیم ئاسمانەکانم بینی. بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئاساییترە ئەو گەشتە بکات. لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیتیفاقی هەموو زانایان ئەوەیە کەوە ئیسرا و میعراج هەردووکی ڕوویاوە، نەکەر ئیسرا بەتەنها، ئیسرا و میعراج هەردووکی ڕوویاوە و هەردووکیشی بەلاشە و بە ڕۆح بووە و قودرەت و دەسەڵاتی خوای گەورە زۆر لەوە فراوانترە کە تەنها یەک پێغەمبەریش ئەو ئیسرا و میعراجە بکە. و لە ضیمنی ئەم بەرنامەیە زۆر شتی ترتان بۆ ڕوو نەبێتەوە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوەندە باڵا بوو بەرزکرایەوە هەتا ماهیەتی ببینرێت.
ئەو شانازی مرۆڤایەتی و پەریەکانە، ناسرا و خۆشەویستی ناو فریشتەکان و جیهانی ڕۆحەکان و مەلەئی عەلایە. بۆ گەورەی ئەوەندە بەسە کە سەرباری ئەو هەموو تێکدان و کاولکاریە مادی و معنەویانەی لەم چەرخەدا کراون، کەچی هێشتا لە منارەکانەوە زایەڵەی ئەشهەدو ئەنە موحەممەدەن ڕەسوول الله دەبیستین و شاباڵگرتەی ڕۆحی ڕەوانی موحەممەدی بە هەموو لایەکە دەبینین و لەگەڵ ڕۆحانیەکاندا ڕۆژی 5 جار ئێمەش دێینە جۆش و خرۆش. ئەو زاتە ئەحەقیەتی پەیام و پێغەمبەرایەتیەکەی ئەوەندە لە پێشچاوان بوو، ئەوەندە دڵنیا و یەقینی بوو. وەختێ لە ئیسرا و میعراج گەڕایەوە یەکەمین کەسێک نەچوو بۆ لای حەزرەتی ئەبوو بەکری هاوڵ و نزیکترینی خۆی، لە دوورترینەوە گەشتە مەزنەکەی گێڕایەوە، هەمووی بۆ ئەبوو جەهل گێڕایەوە. هەموو حەقیقەتی ئەم دەعوەتە خواییە و هێزی لە بنەهاتووی خوایی بە ئەبوو جەهل و کافرە گەورەکان ڕاگەیاند. هەرگیز حەقیقەتەکانی ئیمان و ئیسلام لە ڕۆشنایی دوور ناخرێتەوە، هەرگیز بە لاوازی ناخرێتە ڕوو، هەرگیز بە شەرمنی و نوقسانی جەوهەر و قوڵاییەکانی دەرناخرێت. هیچ سەرسەخت و بیرمەند و فەیلسوفێک نییە شایستەیی ڕاوەستان و حجەتبوونی لە بەرامبەر یەک ڕاستی ئیمانەوە دەست بکەوێت و وتەی ئەو بەسەریا سەر بخرێت. ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەبوو جەهلەوە دەست پێکات هەتا وەک هەموو حەقیقەتەکانی تری ئیمان و قورئان ئیسرا و میعراجیش بخاتە پێشچاوی دڵی هەمووان. ئێستا بانگی موحەممەدی 5 فەرزەی نوێژ صلی الله عليه وسلم بانگە بۆ میعراج و ڕازی میعراجە و جەمبوونی پێغەمبەرانە و گرێدانی مەککە و قودسە بە مەلەئی عەلا و بانگی تافی لاوێتی ئیسلامە بۆ هەموو سەدە و سەردەم و شوێنێک هەتا خوا ئیزنی مانەوەی گردوونی دابێت. ڕۆح زهور و دەرکەوتنی لە جەستەی بەندایەتیایە. ڕۆح لە عالەمی ئەمرە بۆ خودی خۆی دەرکەوتنی نییە، بەڵکو ئەبێت وەکو یعنی ئەگەر وەصفێکیەوە بکەین کە جەستە و ڕۆح بەیەکەوە ئەبێت بەیەکەوە بێت، اینجا پێوترێ بەندە یا خود عابد. لەبەرەوەی چکە ڕۆح خۆی بۆ خۆی هەژارە لەوەی کە دەربکەوێت ئەگەر لە جەستەیە نەبێت و هەروەها جەستەش بەبێ ڕۆح ژیانی دەست ناکەوێت. هەمووشمان ئێمە هەمومان فەقیری دەرگانی خۆی گەورین، لەبەرەوە خۆی گەورە خۆی غەنیە و خۆی دەوڵەمەنە و خۆی شتەکان دروستەکە بۆی ئێمە. وهروەها ئاەتەکەش باسیەوە کە ئەفەرمێ بێعەبدیهی بۆچی نەیفەرمووە بێڕەسوولیهی، یعنی خۆی گەورە پێغەمبەرەکەی بە ناوی صیفەتی پێغەمبەرایەتی و سەری نەختۆ بۆ ئاسمانەکان، بۆ ئەوەیە هەتاوەکو ئومەتی ئیسلام بەشی هەبێت لە ئیسرا و میعراجە، یعنی شوێن پێی هەبێت، یعنی ڕووجی بەندایەتی، سەرکەوتنی بەندایەتی بەلەو مەقامەکانی بەندایەتی وا بکات لە ئینسان کە خۆی گەورە ئەو مەقامەی باتێ هەموو جارێ بتوانێت ڕووج بکات و میعراج المؤمن کە نوێژە بتوانێت بەو نوێژانە ئەو مەنزیلە بەرزانی دەستکەوێت کە خۆی گەورە بۆ مەقامی بەندەیەک ئەیەوێت و لە مەقامێکە کە خۆی ویستی لەسرە ئەم بەندەیە بەرز بکاتەوە مەقاماتی پێ بدات. ئیسرا و میعراج لە دوای ناڕەحەتیەکانی کافرەکان لە تائیفە خۆی گەورەی کاتە خەڵاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و خەڵاتی ئومەتی ئیسلامی. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئازاردرا لە تائیف، کە لە تائیفە گەڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوە چوو بۆ تائیف تاوەکو گەلێکی دەست بکەوێت کە لە ستەمدیدەیی و لە ناڕەحەتیەکانی قوڕەیش و لە ئازارەکانی کافرەکان دەربازیان ببێت و پەنایان بدەن. وا ڕۆشت کە گەلی تائیف خەڵکی تائیف ئەو گەلە بن، بەڵام خۆی گەورە لای خۆی گەورە و لە قەدەری خۆی گەورە مەدینە و ئەهلی مەدینە ئەنسار ئەو پلە بەرزیان پێ بڕێت نەک تائیف. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوە ڕۆشت بۆ تائیف هەتاوەکو ئینسان بانگ بکات بۆ منهجی خوا و هەروەها ڕاستیان بکاتەوە، واتە بۆ ڕاستکردنەوەی ئینسانەکان چوو. خۆی گەورە لە ڕێگەیە کۆمەڵێ لە تائیفەی جنۆکە و جن لەسەر دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسلامە بن و مسلمانە بن و اختیارەکە لێرەیە و ویستەکە ویستی خۆی گەورەیە کە عالەمی جن ئیسفادە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردانیان بۆ تائیفە. لەبەرەوە
زۆر جار قەدرەکانی خوا شاراوەیە ئازانم ئێمە نازانین. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم سەفەرەیە کاچێ بۆ تائیف زۆر عەزیەتیان بەردەباران یەکن قسەی ناشرینی پێ ئەڵێن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە تائیف لە باتیەوەی کە یەکێک لە خەڵکی تائیف مسلمان ببێت، بەڵام عەداس مسلمانە بێت کە عەداس کەسێکی بەندە بوو، خەڵکی نینەوا بوو، خەڵکی ئەم مووسڵەی لای خۆمان بوو، خەڵکی ڕەنگە ئەم کوردستانەی ئێمە بوو بێت مسلمانە بێت و بۆڵێ ترێ بە هەدیەیەنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتمانە هێنێت و ئیمانی پێهێنێت. معراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەو ڕۆیە لە شەوە ڕوویە لە مەسجد الحرام و بۆ مەسجد الأقصا ڕوویە، شتی زۆر گرنگتیایە ڕوویە، بینینی پێغەمبەران، فەرزێتی نوێژ، ئەمانە یعنی چ شتێک ڕوویە لە معراجا کرد تۆ بزانیت؟ کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چووە سەفەری مەسجد الأقصا بۆ ئاسمان بەرز کرایەوە، نوێژ لەسەر مسلمانان واجب کرا. گرنگی نوێژ ئەوەیە کە مسلمانان لە ڕۆژێکا 5 فەرزە نوێژ دەکەن کە گرنگی و بایەخێکی خۆی هەیە بۆ مسلمانان، بۆیە یەکێک لە ئەوەی کە گرنگیەکەی ئەوەیە کە لەو سەفەرەیە لە ئاسماندا لەسەر مسلمانان واجب کرا. ئیتر مەقسەد بۆ نمونە یەکێکە لە واجبات و ئەرکانەکانی مسلمانان کە ڕۆژانە 5 فەرزە ئیلتیزاماتی خۆی بە نوێژەوە گرنگی خۆی هەیە کە ئیلتیزاماتی پێوەی هەیە و جێبەجێ دەکات. مەراجەوەی کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ڕۆی بۆ ئاسمان خۆی هەدیەیەکی هەیە کە ئەو شتەکان ببینێ لە ئاسمانە و نوێژیشی لەسەر فەرز کرا. ئەوە بوونجا ئەو کۆمەڵی شتی پیشاندرا کە لە بڵێن وەکو ئەو تەعزیب و ئەوانەی کە لە بڵێن گوناحیان کردووە ئەوانەی لەسەر بەڵێ لە دۆزەخا پیشاندراوە و نوێژیشی لە چاویشی بە پێغەمبەران کەوتووە حەزرەتی ئیبراهیم و موسا و ئەمانە. حاجە نوێژ یعنی چه ئیسراحەتێ بە تۆدا، مادەم خەڵاتێکی خواییە ئینسان لە هەموو نوێژەکە توانێ معراجێ بکە بۆ لای خوای گەورە، یعنی ئەگەر ئیستعدادی ڕۆحی و خشوعی هەبێ لە خزمەت خوایە. نوێژ لای تۆ چیە؟ گەورەترین عیبادەتە، ئەمە پێویست ناکە، گەورەترین عیبادەتە لەلایەن نەفسیشەوە ئینسان مرتاحە بێ. خاستن شەوی نوێژی بەیانیان وەکو تۆ بە سەلمانەتی ئیسفادی زۆر هەیە، وەکو بۆی ڕزگار دەبێت لە جەڵدە ئەوە سەلمێنراوە بە ینی بە ڕێگەی علمی سەلمێنراوە کە بەیانیان ئەگەر هەستی لە جەڵدەوە دوورە بێ. ئیسرا و میعراج ئێمە بەرزەی نرخێنین بە حەقا، چونکە خوای گەورە باسی کردووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕۆژێکی شەوێکی پیرۆز شەو و ڕۆژێکی پیرۆز دایناوە و وەزام هەر لەو ساڵەشە نوێژ فەرز کرا لەسەر مسلمانان. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەگەڕێتەوە دوعایەکی زۆر جوانە کات، دوعایەکە کات کە هەمووی مەرحەمەت و سۆز و میهرەبانی پێغەمبەری تیا دەرەکەوێت صلی الله عليه وسلم، ڕەحمەتە للعالەمینی تیا دەرەکەوێت. وەختی خوای گەورە مناجاتە جوانە لە پێغەمبەرەکەی بینێت صلی الله عليه وسلم، خەڵاتێکە بە ئیسرا و میعراج، خەڵاتێکە بە گەشتێک کە فەرمێ ئەگەر دنیا و سەر ئەرز بۆ تۆ تەنگەلان بوویەوە و خەڵک عەزیەتیان نای، ئەوە وەرە بۆ ئاسمانەکان و پشتی ئاسمانەکان و بەهەشت و دۆزەخ و زۆر فراوانیەکی گەورە ئەبینی. ئەو وەختە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قۆناغێک کە لە قۆناغی مەککایە ئەچێ بۆ قۆناغی مەدینە، قۆناغێک ئەبینێت و بۆ تەحەول و گۆڕانکاری لە قۆناغێکە گەشتێکی زۆر گەورەی پێکرێت. اللهم إني أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين. أنت رب المستضعفين وأنت ربي، إلى من تكلني؟ إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري؟ إن لم يكن بك علي غضب فلا أبالي، ولكن عافيتك هي أوسع لي. أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك. لك العتبى حتى ترضى، ولا حول ولا قوة إلا بك. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بازنەی زەمان و مەکان دەرەچێت، لە شوێن و لە کات ئەڕوا دەرەچێت. هەر بۆیە کە لەو گەشتەی لە ئاسمانەکانە کردی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت
یونسی کوڕی مەتی برامم بینی واتە حەزرەتی یونس کە پێغەمبەرێکی خوایە هەر لە جنسی ئەو ناڕەحەتیانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەفەری تائیفە بینی یاخود ڕۆشت کە تائیف پێشوازی لێ بکەن ئەوە بوو یەکێک لە خەڵکی نەینەوە کە یان نزیکەکانی یان نەوەکانی یونسی کوڕی مەتی بوو کە عەداز بوو هات موسڵمان بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم جنسی ئەوە لە جنسی ئەو ناڕەحەتی کە بینی بووی خی گەورە پاداشتیاتەوە بە ئیسرا و میعراج حەزرەتی یونسە بینێت لە ئاسمانەکان ئەفەرمێ یونسی کوڕی مەتیم بینی باسی زەمان و مەکانەکەی نازانم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ئەمانەی بڕی یعنی زەمان و مەکان نەما یعنی زمانێک نەما پێ وترێ ڕابردوو ئێستا و داهاتوو لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چونکە چوە دەرەوەی زەمان دەرەوەی کات ئەفەرمێ یونسی کوڕی مەتیم بینی لە سەفەری عەمرەیە بوو ئەچوو بۆ عەمرە بە سواری وشترێکەوە بوو کە ئەگا بە یەکەم کەس کە ئەم باسی بۆ کات ئەبوو جەهلە کە تۆ جاری وایە بۆ شتێکی ئاوا ئەچی کەسێک کە زۆر نزیک بێ بزانی قەناعەتەکە دوعاکەی خوای قەناعەت بکات نەخێر یەکسەر لای ئەبوو جەهل باسەکە ئەبوو جەهلی بە فرسەت ێزانێ ئەزانێ شتێکە زۆر زۆر دوورە لە عەقڵەوە چۆنەما ئەگونجێت ئەڵێ ئەی محەممەد ئەگەر گەورەکانی قوڕیش و خەڵکی قوڕیشی بۆ کۆبکەمەوە ئەم بەسەرهاتیان بۆ گەێڕێتەوە بەڵێ وایانە گەڕمەوە ئەو تەبعاً بۆ ڕابواردنی خۆی ئەفەرمێ کە پێغەمبەر سەڵام گێڕایەوە کافرەکان کەوتنە ڕابواردن و قسەی بێماناکردنەوە تا محەممەد ئێستا ئیدعایەوە کاچێت چۆتە ئاسمانەکان و کە خەڵک لەو زەمانەیە مەترێ نەیتوانێت لە ئەرز بەرز بێتەوە مەگەر چووێتە سەر وشترێک ئێستا لەم زمانی ئێمە ئیسرا و میعراج زۆر نزیک بۆتەوە لە عەقڵ چونکە ئەوە تا ساڕوخەکان و ئەوە تا عبر القارات یعنی دنیایەک شوێنە بڕێ ئەوە تا ئەو کەشتیە فەزایانە ئەچێتە بۆشایی ئاسمان ئەچێتە مەریخ ڕەنگە لە زمانی ترا بچێتە شوێنێکی تر ئافاقی علمی زۆر زۆر گەورە لە ئیسرا و میعراجا بەدیەکەیت لەبەرەوە ئیسرا و میعراج ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم حقائقی ئیمان و قورئان حقائقێکن کە بەڕاستی چاوەڕوانی علم ناکا پێی بگات ئەبێ علم ڕابکات دوای ئەو بکەوێت زانست ئەمڕۆ پێیەگا پێی ناگات هەر پێی ناگات ئەمە گرنگ نییە بەلای ئەهلی ئیمان و ئیماندار و مسلمان بەڕاستی ئەو حقائقە ئیمانیانە لە یەک زائیدەن یەک چۆنە کاتە دوو لەوە زیاتر گەیشتونەتە قەناعەت کە هەموو حقائقە ئیمانیانە ئەبێ بچەسپێ لە دڵی ئێمەیە ئەبێ شهودی بین لەم مەسەلانەیە ئەبێ بەڕاستی تایە بژین لەبەرەوە کە پێغەمبەر سەڵام باسیەکە یەکەم کەس بۆ ئەبوو جەهلی باسەکات دوایی ئەم هەواڵا بنەوە بۆ حەزرەتی ئەوبەکر ڕەفیق و خۆشەویست و نزیکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی ئەبوو بەکرەوە تا ڕەفیقەکە باسی ئاسمانەکانەکە ئەڵێ چوومەتە ئاسمانەکان چوومەتە بە هەشت و دۆزەخ ئیسرا و میعراجم کردو چوومەتە بەیت المەقدس ئەفەرمێ ئەگەر حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم ئەوەی فەرموو بێت لەوە زیاتریشی قەناعەت پێ یەکەم چونکە ئێمە ئیمانمان پێهێناوە لەوەی کە وەحی لە ئاسمانەکانەوە بە جوبرەئیلە دابەزێ بۆ پێغەمبەر سەڵام لەبەرەوە سەرکەوتنی ئەم بەو ڕێگەیە کە وەحی تیابە دابەزێت شتێکی زۆر زۆر ئاساییە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم ئیسرا و میعراجە بە خەو نەبووە چونکە خەو هەموو کەسێ بینێت یعنی ئەگەر خەو بووایە مەککەیەکان هیچ بەرپەرچی پێغەمبەریان نادایەوە صلی الله علیه و سلم چونکە خەو هەموو کەسێک ئەتوانێت هەر لە خەوە ئەم ئیسرا و میعراجە بکات یعنی بە خەو خی گەورە ئیزنی بە ئەتوانێت ئیسرا و میعراج بکات لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕۆح و بە لاشە بە کاملی ئەوسافی ئینسانی خۆی خی گەورە سەری خست لەبەرەوە وەکو فەرمێت ئایا لە ماڵی ئوم هانی یاخود عاتیکە لە ماڵی ئەوان بووە یاخود سێ ڕوایەتێک ئایا لە ماڵی ئوم هانی بووە یاخود لە لای کەعبا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خەوتووە یاخود لە ماڵی خۆیان بووە کە ئەم گەشتەی کردووە و حەزرەتی جوبرەئیلێت و پێڵێ هەڵسە ئەی محەممەد صلی الله علیه و سلم الله بانگ کراوی دعوت کراوی بۆ گەشتێکی زۆر زۆر گەورە لەلایەن خی گەورەوە ئەبێ چەند خۆش بێ خۆت ئامادە بکەیت تۆ سەفەرێکی زۆر زۆر ئاسایی بکەیت بۆ شوێنێک چەندێک خۆتی بۆ حازرەکەی چەندێک دڵخۆشی بۆ سەفەرە وەرە ئامادە بکرێت بۆ سەفەرێک کە ئەرز و ئاسمانەکانە بڕیت ئەم کەون و کائیناتە ئەبڕیت و ئەچیتە جیهانێکی تر لەم گەشتەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگا بە حەزرەتی موسا حەزرەتی موسا لە عالەمی بەرزەخایە لە بەهەشتی تایبەتی خۆیایەتی حەزرەتی موسا لەبەرەوە بەڵام حەزرەتی موسا نەک هەربینین تەسیری هەیە بۆ ژیانی ئومەتی ئیسلام قسەی هەیە لەناو ئومەتی ئیسلامە قسە بۆ ئێمەکە کە پێش 4000 ساڵ پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو باسەکرێ کە ژیاوە حەزرەتی موسا کەواتە سوود ئەبینرێت لە پێغەمبەران لە ئەولیا و ساڵحەکان دوای مردنیان چکە ئەوەتە حەزرەتی موسا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵی ئامۆژگاری کۆمەڵیشت حتا لە مەسەلەی نوێژە کە ئێمە باسیەکەین کە حەزرەتی موسا تەداخولەکە لە مەسەلەی نوێژە کە ئومەتەکەت ناتوانن
ئەوەنە نوێشکەر بن لە ڕۆژێکا 50 نوێش بکەن فریای ئەوە ناکەون کەواتە پێغەمبەران کاریگەریان هەیە لە ژیانی ئێمەیان دوای مردنیشیان دوای وەفاتیان هەروەها حەزرەتی ئیبراهیم سەلامە نێرێ بۆ ئومەتی ئیسلام یعنی ئەوان سەلامەکەن لە ئێمە یا ئێمە سەلامی لێکین کەواتە جوابمانێنەوە و دیاریەکشمان بۆ نێرێ کە ئەفەرمێت بە ئەم زیکرە زۆر بکەن چونکە لە بەهەشتا زۆر گەورەیە و زۆر پاداشتی گەورەیان دەسەکەوێت سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر و ئامۆژگاری حەزرەتی ئیبراهیمە لە گەشتی میعراجە بە پێغەمبەری وتۆ صلی الله عليه وسلم دوای وەفاتی حەزرەتی ئیبراهیم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئامۆژگاری و ئەم مژدەمان بۆ هێنێتەوە کە ئەمەش مەجارێکی بەرفراوانە کاتەوە لە عالەمی معنا و لە عالەمی ڕۆح و لە عالەمی ئەولیا و دۆستانی خوایە کە لەم مەجالەیە زۆر قسەیان هەبووە لەبەرەوە میعراجی حەزرەتی یونس ئەکرێ بڵین سکی حوتەکە بووە میعراجی حەزرەتی ئیبراهیم ناو ئاگرەکە بووە میعراجی حەزرەتی موسا کێوی توور بوو بەس میعراجی حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم گەیشتە شوێنێک کە سیدرەت المنتەهایە و هیچ کەسێک لە عەبدی خوا پێ نەگەیشتووە مەحویاڵێ ئەگەر شەو نەبوایە ئەوە ڕۆژ قیمەتی تاوا نەدەبوو بەڵام شەو بۆ مسلمانان لیقای خوایە پەیوەندیە لەگە خۆی متعالە تازەکردنەوەی پەیمانە هاتنی بەرەکەتە خەڵک خەوتوتۆ بە خەبەر چونکە خوای گەورە بەڵێ دۆست خەبەردارە ناخەوێتنەوە نەوزەیە شەو میعراجی مسلمانە معراجی ماندارانە هەر لە شەویشە بووەکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو میعراجە جوانە مبارەکە گەورەیە دەکات ئەچێتە خزمەتی خوای گەورە بە چاوی دڵ و بە چاوی ئیمان نوێژ فەرز دەکات نوێژ فەرز دەبێت لەوێ یعنی کاک شێخگیان شەو کەسێک لێی تێگا کە لەزەتی لە شەو بینی بێت ئێنا بەڕاستی شەو لیقای عاشقانە ئەو عاشقانێکەوە لەبەر خوای متعال هەڵئەسن پەیوەندی تازاکەنەوانێ تەلەفونەکەن لله تعالى هەر کەسێک بەقەر مرۆڤەکان بەقەر ئینسانەکان کلیل هەیە بۆ لای خواچوون ڕێگە هەیە بۆ لای خواچوون شەویش ئیخلاسێتێکی تایە بینی مرۆڤ و خوایە هیچ کەس دیار نییە ئینسان دایمە حەزەکە لە شتی پەنهانە شتی تایبەت بکە ئیخلاسی تێ بکە شەو معنای زۆرە بەسی تر منێسە خۆ دەزانی خەڵاتێکی گەورە لە میعراجە بۆ پیان وسڵم کراوە کەش نوێژ بوو نوێژ چ مەدلولێکی هەیە وەڵی نوێش ئەبێ پێش هەموو شتێکە دەستنوێژە گرت یعنی خوا ئامادەکردنی سەفەرێکە دوای ئەڵڵاهو ئەکبەر تکتی تیارە بڕ ئەچێتە ناو جێوێکی تری ئیمانیەوانێ ئەو 50 فەرزە نوێژەی کە لە ئاسمان فەرز بوو دوایی خوای متعال ڕەحمی کرد بوو بە 5 نوێژ بۆ ئێمان یعنی ئەوەی هەیە خێری ئەو 50 نوێژەی هەیە تەحیات ئینسانە بێ عروجکە بۆ لای خوای گەورە لێوێ تەحیات خوێنێت ئەڵڵاهو ئەکبەرەکانی ناو نوێژ هەمووی یعنی هیچ خوایەک نییە غەیری ئەڵڵا سوجدەکانی ناو نوێژ نازانم بەڵام لەزەتێکی هەیە ئینسان تا لە سوجدا بێت زیاتر حەز بە بوونی خۆیەکات چونکە بەرزترین پلە لە پلەکانی عیبادەت عیباد الرەحمانە عەبدایەتیش پێی ناگەی هەتا سوجدە زیاتر نەبێ وەکو سەحابەکە هاو وتی یا ڕەسوڵ ئەڵڵا من بۆیە ڕەنگم زەردە لە قیامەتە لەگەڵ توانیم فەرمی دەی سوجدە زۆر بەرە بۆیە نوێژ خۆ ئامادەکردنێکی تایبەتیە کاشیقیان یعنی ڕکوعەکانی سوجودەکانی یاکە نەعبودەکانی سەمی الله لمن حەمیدەکەی وەستانەکانی یعنی بۆیە تەماشاکەی لە هەر چوار مەزەبەکە هەر کەسێکیان کۆمەڵی ڕکن و کۆمەڵە شتی تایبەتی بۆ داناوە بۆ نوێژ نازانم نوێژ هەتانە چێتە ناو حاڵەتی نوێژەوانێ ناتوانانی باسی نوێشکەی یعنی نوێژ حاڵەتێکە
ئینسانە بێدا ببڕێ لە دنیا، یعنی ئەگەردا نەبڕێ لە دنیا و کە ئەنەما خوای متعالە بینیت ناتوانین نوێشکەیت. جا با نوکتێک شێ بۆ بکەم. کابراایەکی خەڵکیەوە گەرمیانەیە مەکاتی خۆی چێ بە لای شێخ ئەڵێ نوێژ فێری نوێژم کاتە شێخش فێری نوێژێکا شێخ عوسمانی بیارە ئاڵێن بە ڕەحمەت بێ ئەڵێ یا شێخ ئەگەر نوێژم کرد بە چیا بزانم قوبوڵە؟ ئەیش ئەڵێ وەڵا نازانم بزانم بە چیا بزانی قوبوڵە. کاکە کەوتی ئەڵڵاهو ئەکبەر بەردە ڕەشەکە و لێ دیارە. ئەیش ڕاتەوە بۆ یەتەوە بۆ لای ئێمە ئەمانە دەوری ساڵە دو ساڵە پێچە ماوەی کە ئەچێتەوە بۆ لای شێخ ئەڵێ من ئاسیاڵێن نەوەڵڵا کاکە چوزانم تۆکی ئەڵێم فڵانە کەسم کە خوێنەواریم نەبواتم فێری نوێژە کردم ماوەیە کە نوێژەکەم ئەڵێم ئەڵڵاهو ئەکبەر بەردە ڕەشەکە دیار نییە ماوەیەک ئەڵێ بۆ تۆ چەند ساڵە نوێژەکەی بەردە ڕەشەکە دیارە ئەڵێ وەڵا کە تۆ فەرمووت هەر کاتێوتی ئەڵڵاهو ئەکبەر و نوێژە کرد هەستکەی بەردە ڕەشەکە لە بەردەمتایە ئاوا نوێژم کردو چەند ساڵە. شێخەڵە بەخوا کاکە تۆ گەورەتری لە ئێمە تۆ شێخ ئێمە شێخ نین. نوێژ ئەبێ ئەو عروجە بێ کاک شێخگیان یعنی بۆیە هیچ شتێک هیچ عیبادەتێک خوای متعال نافەرمی عن الفەحشای والمونکەر بەس بە سەڵات ئەڵێ ئیلا سەتۆ لە حەجەکەی زەکاتەی نازام چیەکەی ئاحتیادی خراپە بکەیت بەس کە نوێژە کرد نابێ خراپە بکەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەو هەڵەسێت واتە جوبرەیل کە هەڵیەسێنێت مژدەی گەشتی شەوق و مەحەبەتی پێدات کە ئێستا گەیتە لیقای شوێنێک گەیشتن بە شوێنێک کە هەرگیز مرۆڤی پێ نەگەیشتووە. تۆی بەندە و پێغەمبەر خۆی گەورە داوەتی کردویت. ئەفەرمێ یەکەم جار 7 جار تەوافی کەعبەی پێکرد بەو شەوە 7 جار تەوافی کەعبەی پێکرد و گەشتەکەی دەستی پێکرد. ئەزانم شەو مەدلولێکی دوو جەمسەری و دوومانایی هەیە لای خەڵکی خراپەکار و تاوانباران شەو ئیلهاماتی شەڕ و گوناه و تاوان و شەیتانەتیان بۆ دروستەکە لە عارەخۆری و لە فەساد و لە خراپەکاری بەس لای ئیماندار هەمیشە شەو ماناکانی میعراجی قەت ون نەکردووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەواوی ژیانیا مانای عەبد و بەندایەتی پێوە دیار بووە. وەختێکە پێ سەڵەم ئەچێت بۆ فتحی مەکە 10,000 مسلمانی لەگەڵایە غرور نایگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبد و پێغەمبەری خوایە. ئەفەرمێ کە چووە ناو مەکە ئەممەنە سەری نزم کردووە سەری خەریب بۆ چوە سەر پشتی وشترەکە لە تەواضع و لە گردنکەشی بۆ خوای گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی بوراقمان بۆ کە ئەفەرمێ ڕەنگێکی سپی زۆر نورانی جوانی هەبوو و ئەفەرمێ لە گوێدرێژ گەورەتر بوو لە هێزتر بچووکتر بوو گیاندارێک بوو لە شوێن پێکانی خۆی کە سەیری شوێنێکیە کرد تا ئەو شوێنە کە چاو بڕکە بە هەنگاوە پێگەشت یعنی بەو مانایە سێمە بۆ نمونە لەم دەشتەیە لەم شوێنەیە لەم شاخ کێوەیە ڕەنگە 15 تا 30 کیلۆمەتر چاومان بڕبکات و شت ببینێت. ئەی بوراق ڕەنگە ئەرز و ئاسمانەکانی بە یەک هەنگاو بڕی بێت. هەر بۆیە پێغەمبەر سەڵەم کە ئەگەڕێتەوە ئەڵقەی دەرگاکەی ئەلەرێتەوە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حرەکەتێکی غەیرە یعنی غەیری ئەوەی کە ئێمە پێ ڕاهاتوین غیری ئەوەی کە لەسەری ڕاهاتوین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەشتی کردووە بەلا شەو بە ڕۆح ڕۆشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەوە ئەکات کە ئەفەرمێ صحبەتی هەبوو دائما ئەفەرمێ فخرجت مع جبريل لا يفوتني ولا أفوته. لەگەڵ جوبرەئیلە دەرچووم ئەم بەسەری بوراق ئەویش حەزرەتی جوبرەئیل یەکێکە لەو مەلائیکە گەورانەی خوای گەورە کە 600 باڵی هەبوو یاقوت و مەرجان لەژێر باڵیەوە دەرچوو کاتێکە خۆی بکاتەوە ئەرز و ئاسمانەکان نایگرێەوە نەفراوان و گەورە بووە. لەبەرەوە فەرمێت نە پێش مەکە و نە دوا مەکە و یعنی بەیەکەوە ڕۆشتون باسی صحبەتەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دائما پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو حاڵێکە صحبەتی لەگەڵایە هاوڕێتی و ڕەفاقەت و ئیجتیماعی بوون و تێکەڵبوون بە خەڵک. پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لەو سەفرەیەوە تا باسی ئەوە کە لەگەڵ جوبرەئیل ڕۆشتووە
لە ماڵەوە لەگەڵ خەدیجە ڕەفیق بووە لە دەرەوە لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر و لەگەڵ سەحابەکانی تر و عومەر و عوسمان و عەلی و حەزرەتی حەسەن و حوسەین و هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله ئەمانە ڕەفیقەکان و نزیکەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئێمەش ڕەفاقەتمان لەگەڵ کیایە ئەوەنە بەرزەبینەوە لای خوا. طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گەشتی ئیسراء ئەکات ئەچێت لە مەسجد الحرام لە مزگەوتی حرامەوە بۆ مزگەوتی ئەقسا لە قودس کە ئەگاتە ئەوێ پێغەمبەران هەمویان چاوەڕوانی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم بە هەزاران پێغەمبەر کۆبۆتەوە عليهم الصلاة والسلام لە حەزرەتی ئادەمەوە هەتا حەزرەتی عیسا هەموو پێغەمبەرانی بەنی ئیسرائیل هەمویان چاوەڕوانی خاوەنی ئەم شوێنە ئەکەن. حەزرەتی جوبرەئیل کە پێغەمبەر صلی الله بچێتە ناو ئەم هەموو پێغەمبەرە ئامادەن لە مەسجد الأقصا پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزرەتی جوبرەئیل فەرمێ یا محەممەد پێشکەوە چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم صاحب ماڵە لەبەرەوە قودس شوێنی موسڵمانانە ئەبێ بگەڕێتەوە بۆ موسڵمانان حەقێکی حەقیقی و واقعی موسڵمانانە ئەبێ پێی بگەنەوە ئینشاء الله لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەکەوێت و پێغەمبەران هەروکو چۆن لەویا پێغەمبەری خوا بینن صلی الله عليه وسلم بە هەمان شێوە لە ئاسمانەکانیش حەو پێغەمبەرە بینێ عليهم الصلاة والسلام. طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەخرەت المعراجە ئەو شوێنەی کە ئیسا قوبەکەی تایە ئەو قوبەی کە مەشهورە ژێر ئەو قوبەیە سەخرەت المعراجە ئالێەوە قاچی خستۆتە سەر ئەو بەردە و بەرز بۆتەوە بە ئاسمانەکان ڕۆشتووە لەبەرەوە ئەو شوێنە زۆر زۆر مبارەکە و هەروەها شوێن پێکانی حەزرەتی ئیبراهیم زۆر مبارەکە ئەو تا مەقامی ئیبراهیمی تیا دروستە بێت کە مەقامی ئیبراهیم لە پاڵ کەعبەیە کە ئێمەی موسڵمان خواخوامانە لەو شوێنیان نوێژێکمان دەستکەوێت کەواتە شوێن پێکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم شوێن پێکانی حەزرەتی ئیبراهیم کە کەعبەی تیا دروست کردووە ئەمانە مبارەکن کەواتە ئاسار گرنگە لە ئیسلامە شوێنەوار زۆر گرنگە لە ئیسلامە. ئەی بۆچی تونڕەوەکان لە عێراقا داعش لە ئەفغانستانە بە هەمان شێوە تونڕەوەکانی ئەوێ بۆ پەیکەرەکانیان ڕوخان بۆ پەیکەرەکانیان وێران کرد ئەگەڕ لە نەمانە پەیکەری بوزا بوو یاخود پەیکەری کۆن بوو ئەی باشە عەمری کوڕی عاس کە ئەچێتە میسر بۆچی پەیکەری گەورەی ئەبولهۆل ناڕوخێنە کە ئێستش ماوە کەواتە موسڵمانەکان دەستکاری پەیکەر ناکەن پەیکەر ئاسار و ژێن پەنجەی ئینسانە جێهێڵێت بەڵکو شوێنیشی بۆ دروستەکەن ئەی ڕازێنەوە تا خەڵک بێ سەیری کا وەکو ئاسارێک وەکو شوێنەوارە چکە شوێنەواری ئینسان عیبرەتە بۆ خەڵکی دوای خۆی لەبەرەوە ئەم عەقڵێتە زۆر دوا کەوتووە زۆر زۆر هەمەجی و قەبەلیە بەڕاستی لە ناو موسڵمانانە نابێت بێت کە بەڕاستی هەموو شتێکی عەسری هەموو شتێکی سەردەمی ڕەفز بکات نەخێر نە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم وا بووە نە ئەخلاقی ئەصحاب وا بووە نە سەلەفی صالح بەم جۆرە بیریان کردوتەوە. ئیسرا و میعراج چییە؟ شەوی ئیسرا و میعراج ئەو شەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتێ بۆ ئاسمانەکان بە بوراق لەوێ خەڵاتێک کرا کە خەڵاتی نوێژ بوو نوێژ بەلای تۆ زۆر گرنگەیان گرنگی کەمە یاخود زۆر زۆر مهمە زۆر زۆر گرنگە یەکێکە لە پێنج فەرزەکانی کە خوای گەورە یەتی بە هەموو مسلمانی یعنی بەسەر هەموو مسلمانێکە فەرزی کردووە یعنی چۆن ئەڵێ سەرچاوی ئیسلام بوون بەلای منەوە یەکێکە لە نوێژ بەڵێ ئەگەر ڕۆژێک یعنی زیاتر ئامادەبی بۆ نوێژ چ ڕۆژێکە چ کاتێک ئینسان زۆر ئامادەیە بۆ نوێژ ئەو ڕۆژانی کە خێر زۆرەکە و ڕۆژانی کە زیکر زۆرەکە ڕۆژانی کە لە گوناح خۆی زۆر دوورەگرێت چ ڕۆژێک زیاتر ڕۆحە ئامادەی نوێژ چ کاتێک بەلای من و نازم منەڵم هەموو کاتێک یعنی کاتی نوێژ بێ هەموو ڕۆژێک من هەر ئامادەی نوێژم هەموو کاتێک ئەو کاتانی کە نوێژی هەموو ڕۆژێکی تر تۆ پێنج فەرزە هەر نوێژ فەرزە لەسەر هەموو بەس هەموو بۆ هەموو کاتەکان ئامادەی نوێژت هەرە بێت یا بێت وەختێک دڵت بێتاقەتە مشکلەیەکت هەیە ناڕەحەتیەکت هەیە نوێژە کردووە دوای نوێژەکە ئەو بێتاقەتێ نەمابێ بەتاکیت زۆر زۆر هەم زکرکردنەکە وەک پێشتریش ئاماژەم پێەیە هەم نوێژکردنەکەش هەچ هینێک بێ شتێک بێعنی کە لە خۆی گەورەتەوە نزیکاتەوە ئەگەر هەچ بێتاقەتێکە بێ شتێک کە لە خۆی گەورە نزیک بکاتەوە دڵنیا بکەیت بێتاقەتێکت نامێنێت بەنسبەت ئەو یادەوە معجیزەکە لە معجیزەکانی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام بەڕاستی یعنی یەکەکە لە هەرە یعنی برێم هەر معجیزە گەورەکان چونکە ئەو شتە معجیزی ئەو معجیزەیە بڵێن شتێک نەبووە کە خەڵک بیبینێ ئەمە تەنیا پێغەمبەر بینیویەتی جالۆیە ئەوە تەنیا ئینسانی ئیماندار تەنیا ئینسانی مسلمان باوەڕی پێ دەکات
چونکە کاتێک لە خۆشت پێدا ئاگاداری کاتێک لە ئەبوو بەکری سەدیقیان پرسی رضی الله عنه فەرمی صدق إن قالها فقد صدق ئەگەر ئەو وایوت جا لێ بەڕاستی یعنی یادێکی گەورەیە بەڕاستی یادێکی مەزنە و بەڕاستی یعنی ئینسانی مسلمان دڵی بەو معجیزانە خۆش دەبی کە لە پێغەمبەر ڕوویدایە عەلەیهی سەڵات وەسەلام. یەکێک لە خەڵاتە گەورەکانی ناو ئیسرا و میعراج نوێژە کە خەڵات کرا بە پێغەمبەر بە ئومەتی ئیسلام. نوێژ چ چێژێکی معنەوی و ڕۆحی بە تۆ؟ وڵای هەروەکو رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەریحنا به یا بیلال. ئینسانی مسلمان کاتێک کە دڵتەنگ دەبێت کاتێک لەو دنیاە خۆت دەزانی دڵتەنجی ناڕەحەتی زۆرە هەروەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ دنیا سجن المؤمن جا لێ یعنی ئینسان تاکەشت هەیە کە تاکەشتێک کە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دڵی پێی خۆش بێ نوێژەکەیە کاتێک دەچێت نوێژ یعنی وا هەز دەکەی عروجێک بەرەو ئاسمان دەکەی. پێغەمبەری خوا بەڕێزترین کەس و ئینە لە مرۆڤایەتیا و ئیترە ڕەحمەتە للعالەمینە بۆ هەموو جیهان و ئەیترە پیرۆزبایەکی گەرمتان لێ ئەەکەم و ئینشاءڵڵا خوای گەورە بیکا بە مای ڕەحمەت و خۆشی و ئەم دەورەشمان بۆ چاکە ئینشاءڵڵا و لەبەر خاتری حورمەتی پێغەمبەر ئینشاءڵڵا لە گوناحی جەمیعی مسلمانان خۆش بێ و خوای گەورە دەروی خێر لە هەموو تۆ و هەموو مسلمانان بکاتەوە ئینشاءڵڵا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لەگەڵ جوبرەئیل وەکو وتمان بەیەکەوە ڕۆن ئەگەنە ئاسمانی یەکەم دەرگای ئاسمانی یەکەم مەلایکەی لێیە نظام و سیستەمێکی ورد لەم گردونەیە هەیە هەروەها ڕەمەکی نییە بڕۆیت و کەس لێو نەپرسێ کە ئەچنە دەرگای ئاسمانی یەکەم ئەو مەلایکەی کە خاص بۆیە ئەو ستافەی کە خاصن بە کردنەوەی دەرگای ئاسمانی یەکەم ئەپرسن کێیە فەرمێت جوبرەئیل و محەممەدی کوڕی عەبدوڵڵام ئەفەرمێ محەممەد بۆ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەڵێ هاتووە یعنی سەیری ئەم نظامە وردەکەن معلوماتێکیان لایە بەس مەرجنی هەموو معلوماتەکان لە ئەم فریشتانە هەبێ کە بۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ دەرگایان بۆ کردنەوە چون ناو ئاسمانی یەکەم اینجا ئاسمانەکانی تر بە هەمان شێوە لەبەرەوەی تا ئێمەی ئیماندار و مسلمان لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانی پێغەمبەر لە وردەکاری و دقیقی ئەم ژیاننامەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فرسەت وەربگرین و ئەم سیستەم و نظامە فێر ببین فێری ژیانسازی ببین فێری عبرەت وەرگرتن ببین لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاسمانی یەکەمە حەزرەتی ئادەم ببینێت لە ئاسمانی دووهەمە حەزرەتی عیسا و یەحیا بینێت لە ئاسمانی سێهەمە حەزرەتی یوسف بینێت لە ئاسمانی چوارەمە حەزرەتی ئیدریسە بینێت لە ئاسمانی پێنجەمە حەزرەتی هاڕون و لە ئاسمانی شەشەم حەزرەتی موسا و لە ئاسمانی حەوتەمە حەزرەتی ئیبراهیمە بینێت جا ئەم بینینانە هەر یەکە بۆ خۆی پند و ئامۆژگاریشی تایە لە ئاسمانی یەکەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلم سەیری حەزرەتی ئادەمەکات سەیرەکات تۆزێ پێ ئەکەنێ و دواییش دەسەکا بە گریان ئەفەرمێ و بۆچی پێ ئەکەنێ و دواییش ئەگریە فەرمێ دڵی خۆشە بەو سادیق و ڕازگۆیانەی کە کاروانی خواناسیان گرتووە و بە درێژایی مێژوونەوەکانی کاروانێکی پڕشکوی ئیماندارانی تایە کە هەمیشە لە خزمەت خوای گەورە و عوبودیەت و بەندایەتیان لەمەیە زۆر دڵی خۆشە و پێ ئەکەنێ بەڵام کاتێک کە ئەبینێت قافڵەیەکی زۆر گەورەی نەوەکانیشی کافر و بێدین و مشریک و ملحید و بێدین و ئاوا بەرەو دۆزەخ ڕۆن خەفەتە خوا بۆ ئەو نەوانەی کە ئاوا بەرەو ئاگری دۆزەخ ڕۆن لە ئاسمانی یەکەمە ئەمە لە حەزرەتی ئیبراهیمە بینێت اینجا طبعا بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلم بۆ هەر یەکێ لەم پێغەمبەرانە و مەقامیان و هەندێک لەو شتانەی کە ئەیبینێ و جوبرەئیل بۆی شەرحەکات پەیوەندی بە خودی پێغەمبەر صلی الله علیه و سەلم و بە ئومەتی ئیسلامەوە هەیە یعنی هیچ شتێک هیچ بینینێک هیچ قەدەری هەڕەمەکی نییە شتێک لە پشتیوێتی ئامانجی تایە سەدەها ئامانجی تایە شتی زۆر قوڵی تایە لەبەرەوە لە پەیامی پێغەمبەر صلی الله علیه و سەلم ئەوە تێگەین کە هیچ شتێک بە سوتفە نەهاتووە ڕێکەوت هیچ وجودێکی نییە لەم گەردونیە هیچ مەجالێ بۆ ڕێکەوت و سروش نامێنێتەوە اینجا کە یەحیا بینێت بۆچی حەزرەتی یەحیا بینێت ئەی محەممەد صلی الله عليه وسلم یەحیا سەر بڕا کەواتە لە پێناوی حەقا ڕەنگە ئێوەش خەڵکتان لێ سەر ببڕێ خەڵکتان لێ بکوژرێ ناوناتۆری ئیرهاب و توند و تیژیتان لێ بنرێت ئەم دینە دینێکی زۆر زیندووە لەبەرەوە کافران و ملهوڕان و دیکتاتۆرەکان خۆشیان ناوێ ڕقیان لێتی حەزرەتی عیسا معنای حب و خۆشەویستیە گەیەنێ لەگەڵ ئەمەیکەوە
یەکێک لە پێغەمبەران سرە بڕێت بەڵام ئاگاتان لێبێ حەزرەتی عیسا پەیامەکەی پەیامی خۆشەویستی و محەبەتە ئێوە لەگەڵ ئەوەیە پێ بنێن بە هەموو مەساڵح و خۆشەویستی و هەموو شتێکی ژیانی خۆتانە خۆشەویستی پەخشکەن ئێوە هەڵگری پەیامی خۆشەویستی بن بۆ هەموو دنیا چونکە مسلمان ئەبێ ئەم ئەخلاقە بەرزە ئەم سیفەتە گەورەیە ڕنگ باتەوە لە ژیانیا حەزرەتی یوسف ڕێک کاربۆنێ بێنە ژیانی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم سەیرەکەین براکانی حەزرەتی یوسف حەسوودی بە پێغەمبەر بن قەومەکەی خۆی مامەکانی خۆی حەسوودیان بە پێغەمبەر بەر صلی الله عليه وسلم قەومەکەی خۆی عەزیەتیان نادەریان کرد حەزرەتی یوسف کۆچەکە لە شوێنی خۆی ئەچێتە میسر لە شوێنێکی دەشتەکی بێ ئاو و بێ ژیان ئەچێتە میسرێک کە ئەنهار و ئاو و خۆشی تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە لە مەککەوە کۆچەکە کە سەحرایەکە ئەچێتە مەدینەیەکی پڕ لە باخ و باخات و پڕ لە تیجارەت و پڕ لە زانیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم قەومەکەی خۆی دەریەکات ئەمەش لە حەسوودی براکانی خۆیان ڕۆشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینەیە دەوڵەت دروستەکە ئەبێ بەو هێزەی کە ڕۆم و فارس بە چۆکایێنێ حەزرەتی یوسفیش ئەوە تا براکانی و کەسوکاری و خەڵکی میسر بە عیزەت و بە گەورەی سەیری حەزرەتی یوسفەکەن لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر میحنە و ناڕەحەتی تووشە بێت حەزرەتی یوسفیش بە هەمان شێوە لە یادی ئیسرا و میعراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شەوڕێی کرد بۆ ئاسمانەکان و چۆ خزمەتی خوای گەورە و بەهەشت و جەهەنەمی بینی و پێغەمبەرانی بینی و لە بەیت المەقدس لە قودس کە ئێستا داگیر کراوە لەوێ پێغەمبەرانی بینی تۆ چیت هەیە کە ڕۆژی پێنجشەماکە وەڵام من پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی یەکەم و هەر لە شارەکەی کاک ئەحمەدی شێخەوە هەتا مەدینەی منەوەرەش لێرە پێڵم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم نور و ڕەحمەتی خوای گەورە زیادر و زیادر وەک لێزمەی باران بڕژە بەسەر ئارامگای پیرۆزی زادی ڕەسوول الله کە ئەو خواجیانە ئەو پێشەوا ئەو مامۆستا و ئەو ڕابەرە ئەو سەرکردەی بۆ ئێمە ناردووە ئێمەش حەد ئیمکان ئەتوانین بتوانین شوێنکەوتەی ڕێبازە پیرۆزەکەی من بەرنامە جوانەکانی پەیڕەو بکەین لەسەر ئەو بەرنامە و لەسەر ئەو ڕێبازەیە کە ئەو بۆ ئێمەی بەجێشتووە يمش خدمتكاري برنامجي عيني بيروز إسلامي. الصلاة أهم شيء يعني لكل المسلمين بس يعني كان اليوم المبارك وهيك شيء. عندما يعني تكون عندك مشكلة عندك هم تدخل في الصلاة يعني ينتهي ايه بالصلاة وبالقرآن كمان وقت يعني كنا سنة مضايقين عم نقرأ القرآن هيك عم نرتاح نفسيا كمان وبالتسابيح كمان هيك عم نرتاح نفسيا يا تسبيح يعني أكثر يريح اللهم صل على سيدنا محمد إيه ولا إله إلا الله هدول الله أكبر الحمد لله هدول أشياء نرتاح نفسيا. شقد مرة يعني يوميا عندك صلاة على النبي صلى الله عليه وسلم أو هدول 5 فرض يعني مجبورين نصلي وعم نصوم وهيك شيء والتسابيح كمان عم نقوم بالواجب الحمد لله. كوجي بيغمر صلى الله عليه وسلم بوحة وطبقي عاصمة بۆچی چوو يعني ئامانج لەو سەفرە چیت بیستووە لە سەری ئامانج لە سەفەرەکەەوە بوو کە خۆی گەورە خۆی بانگەشت کرد بۆ حەوت طبقی ئاسمان بۆ لای خۆی بۆ نوێش دابەزیەوە بۆ طبقەی شەشەم پێغەمبەر موسا پێوت نوێژەکان زۆرە ڕۆ بەخوای گەورە بڵێ با کەمی کاتەوانێ لە ئاسمانی چوارەم لە دەرگا درێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بچێت ئاسمانی چوارەم ئەگا بە حەزرەتی ئیدریس حەزرەتی ئیدریس وا مەشهورەکە یەکەم کەسەکە بە قەڵەم نووسیوەتی و خوێنەواری بڵاو کردوتەوە و حەزرەتی یونس لە ئەفسانە کۆنەکانی میسرە کۆنەکانە باسی هاتۆ بە ناوی ئیزیس و خێزانەکەشی ناوبراوە بە ئیزاریس کە کردویانەوە بتێکی گەورە و بە خواوەندێ دوایی لە ئەفسانی میسرە کۆنەکانە کردویانە بە خواوەندێکە لە ئاسمانەکانایە و ئیشەکە بەڵام ئەوەی حەزرەتی ئیدریس ئەوەیە کە خوای گەورە وەکو لە هەندێ باسە هاتووە کە هەڵی کێشاوە وەکو حەزرەتی عیسا یعنی نەمردووە بەڵکو ژیانێکی تایبەتی هەیە لە ئاسمانی چوارەمایە حەزرەتی ئیدریس مەشهورەکە یەکەم کەسە نووسین و خوێندنەوەی بڵاو کردوتەوە حتا ئەوانەی کە خۆیان بە سابیئی ئەزانن کە لە خواری و عێراق لە نزیکی عمارە لە نزیکی ئاوەکانە هەن ئەوان خۆیان بە شوێنکەوتی حەزرەتی ئیدریس دەزانن وە کتێبی کەنزیان هەیە کە بە قسەی ئەوان کە بۆ ئەم حەزرەتی ئیدریس دابەزیوە لەبەرەوە بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ حەزرەتی ئیدریس خۆی مەدلول و معنایەکی گەورەی هەیە کە ئەی محەممەد ئومەتەکەی تۆ زمانی ئومەتەکەی تۆ ئەکەوێتە زمانی خوێنەواری و حەزارەت و پێشکەوتن لەبەرەوە قەڵەمەکەی ئەوێ بۆ خوێنەواری ئێرە هەر بۆیە یەکەم ئاەتی قورئان بە ئیقرا دەست پێکات لە ئاسمانی پێنجەمە حەزرەتی هاڕونە بینێت کە پشت و پنا و سەنەدێکی گەورە بووە بۆ حەزرەتی موسا ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆش کە کۆچەکەی بۆ مەدینە
ئەنسار یاریدەدەران پشت و پەنایشی زۆر زۆر گەورن هاڕونن بۆ موساکەی تۆ بۆ پەیامەکەی تۆ بۆ قورئان و گەیاندنی ئیسلام بە هەموو دنیا لە ئاسمانی شەشەما کە ئاگاتە حەزرەتی موسا ئەزمونێکی زۆر زۆر گەورەی لەلایە چونکە تەجروبەی لەگەڵ بەنی ئیسرائیلێکی عیناد و قەومێکی زۆر لارە هەیە کە لەم دنیا بەڕاستی قەومی ئابە و شێوە عیناد و قورس بۆ پێغەمبەران نەبوو بۆی پێغەمبەری زۆر لە ناو بەنی ئیسرائیلە هەڵکەوتووە لەبەرەوە ئەزمۆنی زۆرە کەواتە ئێمەی موسڵمانە بێ پێویستە ئیسفادە لە ئەزمون بکەین و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسفادە لە حەزرەتی موسا ئەکات چۆن مامەڵە لەگەڵ سێ قەومی جوولەکەی بەنی ئیسرائیلە کە لە مەدینەیە هەبوون بەنی قوڕەیظە و بەنی قەینوقاع و بەنی نەظیرە بکات چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەنی ئیسرائیلە بکات کە حەزرەتی موسا خۆی گیری خواردوو بەدەستیانەوە لەبەرەوە وجودی حەزرەتی موسا لە ئاسمانی شەشەما زۆر گەورایە و زۆر مانایتیایە و حتا لە مەسلەی نوێژە کە میعراجی مسلمانە کاتێکە خۆی گەورە 50 نوێژەیە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و خەڵات بۆ ئومەتەکەی کە لە شەو ڕۆژەکە بیکە حەزرەتی موسا فەرمێ ئومەتەکە ناتوان جێبەجێ بکەن لەبەرەوە چەند جارێ ئەگەڕێتەوە چێتەوە بەلای حەزرەتی موسا خۆی گەورە خۆی عەلیمە کە 5 نوێژی داناوە ئەم 5 نوێژە بە چاکی ئەنجام بدرێ ئەجری 50 نوێژەکەی هەیە کە خۆی گەورە خۆی دیاری کردووە لەبەرەوە باس لەوەیە کە چۆن ئیمان و ئیسلامەتی تەخفیف واتە ئاسانکاری تایە حەزرەتی موسا فەرمێ قەومەکەی تۆ ئەی محەممەد ناتوان جێبەجێ بکەن یعنی سە بۆ نمونە تۆ لەو کاتێک کە نوێژی عەسرەکەی نوێژی 37 بووایە زۆر قورسە 50 نوێژ فەرزە لەسەر بێت هەموو ڕۆژێ بیکەیت لەبەرەوە حەزرەتی موسا ئالەوێ و تەوجیهەکانی حەزرەتی موسا گەورەیە بۆ ئێمە و هەروەها مەدلولی زۆر گەوری تەیە کە لەم ئەڵقەیە باسمان کردووە و دوای حەزرەتی موسا لە ئاسمانی حەوتەمە حەزرەتی ئیبراهیمە بینێت کە بەیت المەعموری لێیە لە ئاسمانی حەوتەمە کەعبەیەکی لێیە کە پێوترێ بەیت المەعمور لە ئاستی کەعبەی ئەرزایە ڕۆژی 7,000 مەلایکە لەوێ تەواف دەکات و ئەچێتە خزمەتی ئەو کەعبەیە و ئەو شوێنەی بەیت المەعمورە و تەوافی ئەو شوێنە ئەکەن و جارێکتر ناگەڕنەوە مەلایکەکان زۆرن بەڵام حەزرەتی ئیبراهیم پاڵیاوە بە بەیت المەعمورە وەکو ئیسراحەت بکات چونکە لە دنیا زۆر مانوو بوو کاتێک کە کەعبەی دروست کرد لە جنسی ئەو کردارە تۆ لەو دنیا ئەیبینیتەوە کە حەزرەتی ئیبراهیم بەو شێوە هیلاکەت و مانوێتی دەرەچێت چونکە ئینسان کە بەندایەتی جێبەجێ کرد لە ڕۆژی قیامەتە ئیسراحەتی پێ ئەدێت. لە بەیت المەقدس حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئیمامەتی نوێژ بۆ هەموو پێغەمبەران ئەنجامەدات وەختێ دەگاتە سیدرەت المونتەها خەڵاتەکرێت یەکەمینیان 5 فەرزەی نوێژە لە ڕۆژێکدا ڕەنگە یەکسەر و بە یەکەم نوێژ یان چەند ساڵەی بەردەوامی نوێژ خوێنین نوێژ نەدۆزینەوە یاخود خۆیمان نیشان نەدا ئەو شاگەنجینەی خەڵاتی معراجە و کەسێک ڕۆحی نوێژ بدۆزێتەوە جۆرێکی لێ دێت لە ناو جەرگەی خۆشەویستترین کاریە تا مەزرۆی نوێژ لەسەریەدات و ناتوانێ نەچێتە میعراج بەڵام بۆ ئەم دۆزینەوەیە ساڵانێک لە عومری نوێژ و تەوفیقی خوایی و سەرسامی فریشتەکان بە چەندین کاری نهێنی چاکەی تۆی دەوێت ڕەنگە 40 ساڵ کەمەربەستەی عیبادەت بیت و لە بەردەرگایە وەستا بیت و ئینجا نوێژ ڕوخساری دڕفێنی خۆیت پیشان بدات و بیدۆزیتەوە ڕەنگە بە 40 ڕۆژیش بە پێی استیعدادێکی ڕۆحی و قەلبی خۆت و تەوفیقێکی خوایی خەڵات بکرێیت وتبتل إليه تبتيلا بطوابي دلصوزي وإخلاص ملكتشي والروي تبكى حق تعالى بأميدت ناكات إن شاء الله.